داد ويخويا منا ما ياوم لا لەگەڵ هاتنی ئاهەنگەکان و وەنزیک بوونەوە لە سەری ساڵی 2026 یەکێ لەو کەسانی کە لە سۆرە هەواداری هەیە مام محمود حەسەن زیرەکە. مام محمود سڵاو لەبێ بەخێرێ سەرچاوە سڵاوی خوای لە تو لە هەموو عالم تا چەند دڵخۆشیە بینێ و هەموو گەنجە لە بەناتا کۆبووتەوە گۆرەنیە بۆڵی. والله من دڵخۆشم هەم بە ساڵی نوێ مبارەک بێ لە هەموو خەرچی عێراق لە برا مەسیحیەکان لە هەموو خەڵکی کوردستان و لە هەموو خەڵکی دنیا. تەوێتمان پێشکەشکەم شەوە ساردە و گۆفراویە. من دەگەڵ عالەمە بەکەیفم هاتیمە پیرۆز باە لەو خەرکەی بکەم بەعام. ئەم وەکو محمود زیرەک لە خزمەت عالەمێ. گۆرانێکم بوو. کاکە خۆلەوەی داد و دیه داد وی خویا من نما یاوم ای داد و دیه داد خو من نما یاوم و اگجو گلای اوی خوین دلت سایاوم و اگجو گلای اوی خوین دلت سایاوم بفیرو برایانا لا سری سالا بفیرو برایانا لا سری سالا امنی کشتیم اوی او چاوکالا امنی کشتیم اوی او چاوکالا آمین و آمین آمین چاو جوان آمین و آمین آمین چاو جوان از تو بابی شوق بربایان لوار بابی روی شوق بربایان